دوای هێرشەکانی ڕووسیا بۆ سەر ئۆکرانیا، ژنانی ئیستۆنیا لە ترسی داگیرکاری ڕووسیا ڕوویان کردوتە فێربوونی بەکارهێنانی چەک و شارەزاییە سەربازیەکان. ئەم ژنانە کە تەمەنیان لە نێوان 20 بۆ 6 ساڵدایە پەیوەندیان کردووە بە ڕێکخراوی بەرگری خۆبەخشی ژنان کە بەشێکن لە بەرگری وڵاتی ئیستۆنیا. لەو کاتەوەی شەڕی ئۆکرانیا دەستی پێکردووە 600 ژن بوونەتە ئەندامی نوێی ڕێکخراوەکە. لە ئێستادا کۆی گشتی ئەندامەکان 3200 ژن دەبن. هەر سێ وڵاتی ئیستۆنیا و لاتڤیا و لیتوانیا کە پێشتر بەشێک بوون لە یەکێتی سۆڤیەت لە ساڵی 2014ەوە بوون بە بەشێک لە یەکێتی ئەوروپا و هاوکات ئەندامی ناتۆ. دوای داگیرکاریەکانی ڕووسیا لە ئۆکرانیا، هەر سێ وڵات داوایان لە ناتۆ کردووە پاڵپشتی سەربازی بۆ ناوچەکانیان زیاد بکات. سەرۆکوەزیرانی ئیستۆنیا ڕایگەیاندووە وڵاتەکەی هیچ مەترسیەکی سەربازی لەسەر نییە، بەڵام ئەو ژنانەی بەشدار بوون لەم ڕاهێنانەی فێربوونی بەکارهێنانی چەکدا لە دۆخەکە دڵنیانین. مێرڵ ڤیمپی تەمەن 38 ساڵ دەڵێت بەهۆی ئەو دۆخەوە کە لە ئۆکرانیا دەگوزارێت دەبێت ئامادەی هەر جۆرە قەیرانێک بم. ئەو لە پاش بینینی ڕێکلامێک لە فەیسبوک پەیوەندی کردووە بەم ڕێکخراوەوە بۆ فێربوونی کارامەیی سەربازی و فریاکەوتنی سەرەتایی.